سڵاتان لەبێت بەیانیتان باش هیوادارم کە لەش ساغ بن تەندروست بن لە هەر کوێیەکن ئەم بەیانیەکە لەگەڵ بەیانی 24 هیوادارم کە بتوانین ڕۆژێکی جوانتان لە سەرەتاکەوە بۆ دروست بکەیت بەم بابەتانی کە هەمانە لەگەڵمان بن کە هیوادارم کە چێژێکی تاڵاتیتان پێ ببەخشین لەگەڵەوە سوودیشتان پێ ببەخشین. کورتەفیلمی بەڵگەی تاقیگەی ژمارە 2 کە بەرهەمی دەرهێنەرێکی کوردە پاڵێوراوە بۆ خەڵاتی ئۆسکار و لە ئەگەری سەرکەوتنی بەشداری دەبێت لە 94مین خولی دابەشکردنی ڕێوەسپی خەڵاتی ئۆسکار. هونەرمەندێکی ئیسپانی چەندین ساڵە سەرقاڵی وێنەگرتنی ژینگەیە و دەوێت لە ڕێی پێشەنگایەکی فۆتۆگرافیەوە هانی خەڵک بدات بۆ ڕێزگرتن لە ژینگە. لە باشووری مسر ژنە ئەندازیارێکی میکانیکی ئۆتۆمبیل خولێکی فێرکردن و ڕاهێنانی بۆ کچان و ژنان لەسەر زانیاریەکانی سەرەتایی کە چۆنێتی کارکردنی ئۆتۆمبیل و چاکردنەوەی و هەندێک کێشەی بچوو کردوتەوە ڕانەهێنێت. ژینگە پارێزی بابەتێکی گرنگە بێگومانەزانین کە هەموو کایەکانی ژیانی بەخۆیەوە بەستۆتەوە لەسەر ئەم گۆی زەویە کە دەژین دەبێت ژینگەکەی وا بپارێزین چونکە ئەمە ئیتر ماڵی یەکەممانە و هەموو ژیانمان لەسەر ئەم گۆی زەویەیە. ئەمە شوای کردو کە خەڵکێکی زۆر سەرقاڵ بێبەوە چەندین کۆڕ و کۆبوونەوەی سیاسی ڕێکخراوەکانی ژینگە و مافی مرۆڤ ئەمانە هەر هەمووی لە پێناوی پاکڕاگرتن و پاراستنی ژینگە هەر بەردەوامە. هونەرمەندانیش بێبەش نین لە کارکردن بۆ ئەو بوارە. لە شاری مەدریدی پایتەختی ئیسپانیا هونەرمەندێک چەندین ساڵە خۆی سەرقاڵ کردووە بە وێنەگرتنی ژینگە و ئەیوێت لە ڕێی پێشەنگایەکی فۆتۆگرافیەوە هانی خەڵک بدات بۆ ئەوەی کە ڕێز لە ژینگە بکرێت. بوونە هاوڕێی ژینگە دەبێتە بابەتی پێشانگایەکی وێنەکێشی فۆتۆگرافی لە سنتەری کولتوری خانووی گاکانی مەدرید. هونەرمەندی ئیسپانی ئەنتۆنیۆ ماتیۆس پریتۆ لە ساڵی 2006ەوە سەرقاڵی وێنەگرتن و وێنەکێشان و کۆکردنەوەیانە لە پێناوهاندانی هاوڵاتیان بۆ ئەوەی ژینگە بپارێزن و لە کاتی سەردانیکردنیان ڕێز لە شوێنە سروشتەکان بگرن و لە سروش نزیک ببنەوە و پەرە بە چاندنی دار و گوڵ بدەن. ماوەی 15 ساڵە کار لەسەر ئەمێنانە دەکەم تاوەکو توانیم بیان هێنمە ئێرە و لەم پێشانگایەدا بۆ هەمووانی نمایش بکەم. وێنەکان هەمووی تایبەتن بە سروشت و لە سروشتەوە هاتوون. خۆشحاڵم لە خانووی گاکان خەڵکێکی زۆر هاتوون بۆ بینینی وێنەکان و زۆرینەش خۆشحاڵ بوون بە کارەکە و وشەی جوانیان دەربڕیوە لەسەر وێنەکان و منیش سپاسگوزاریانم. وێنەکان لەگەڵێک شوێنی جیاوازی ئیسپانیا و مەدرید گیراون و پێشانگام لە زۆر شاری تری ئیسپانیا و ئەوروپا کردوتەوە. یەکێک لەو هونەرمەند و وێنەکێشانەی بەردەوام کارەکانی ئەنتۆنیۆ سەرنجی ڕادەکێشێت و لەگەڵ کارەکانیدایە باز لە شێوازی بەرهەمەکانی دەکات. من ئەنتۆنیۆم لە شاری مەلەگا ناسی کاتێک پێشەنگایەکی کردبووە. زۆر حەزم بە کارەکەی بوو لەو کاتەوە دیالۆگ لە نێوانماندا دروست بوو. بەردەوام باسی وێنەکێشان و سەیری وێنەکانی یەکتر دەکەین. من جار جار کاتێک خەریکی وێنەکێشانە سەردانی دەکەم. بە خۆشەویستیەوە خولیای وێنەکێشانی هەیە. ئەو یەکێکە لە هونەرمەندە گەورەکانی ئیسپانیا. ئەنتۆنیۆ ماتیۆس 30 ساڵە خەریکی کاری هونەریە و کار دەکات بۆ ئەوەی هاوڵاتیان هەمیشە بە ئومێدەوە لە پەنجەرەکانیانەوە لە ژیان بڕوانن یان کاتێک گەشت دەکەن و دەچنە دەرەوە بە شێوەی تاکە کەسی یان کۆمەڵ ئەرێنی بن و لە ڕاستی و جوانی سروشت بێبەش نەبن. سامان سابونچی، کوردستان 24. ڕەنگە هەندێک لە ئێمە کە خەو دەبینین هەر بەلاشمانەوە گرنگ نەبێ کە لێکدانەوە و شیکردنەوەی خەوەکە چمانایەکەگەینە، بەڵام بۆوانێک کەس زۆر زۆر گرنگە. تەنانەت هەموو ژیانیان دەبەستنەوە بە خەو. بۆ نمونە ئافرەتێکی بەتەمەن لە باکووری کوردستان بەهۆی کاریگەری ئەو خەونەی کە لە تەمەنی مناڵی بینیوێتی 67 ساڵە جلی سوور لەبەرەکە. هەموو شتەکانی سوورە.
ناوی نافیەیە ئەو خاوەنی 11 مناڵە و 33نەوەشی هەیە یعنی لەو تەمەنەوە تاوکو ئێستا کە بووە بەنەنکوونەوەی هەیە چون لە لای خۆمانەگەر ژنێک زۆر بچێتە تەمەنەوەڵێ بووە بەنەنێک ئیتر جلی سوور لەبەر ناکات ناوێت جلی سوور لەبەرکات پێی عیبە پێی شەرمە بەڵام نافیەوە نییە کاتێک تەمەنی 10 ساڵان بووە پیاوێکی پیری ڕیشسپی هاتۆتە خەوی پێی وتووەکە تا ئەمری هەر ڕەنگی سوور بپۆشە دەی نافێ شەر بە قسەی کردووە لەو کاتەوە تاوەکو ئێستا جلی سوور لەبەرەکە ئەویش کە بێگومان کاریگەری خەوەکەیە لەسەری و لەو ڕۆژەوە تاوەکو ئێستا جلی سوور لەبەرەکە جا سەیریکەن هەر لە پێڵاوەکەیەوە هەتاوەکو جلو بەرگەکەی هەر هەمووی بە سوور ڕەنگێکی سووری هەیە کە ئەویتر پێی خۆشە و خەونەکەی خۆی لەوێ حەزەکە بەدی بابی نافیە کە خاوەنی 11 منداڵ و 23نەوەیە کاتێک تەمەنی 10 ساڵان بووە پیاوێکی پیری ڕیشن هاتۆتە خەونی و پێی وتووە تا دەمرید ڕەنگی سوور بپۆشە ئەویش کە کەوتۆتە ژێر کاریگەری خەونەکە لەو ڕۆژەوە تا ئێستا جلو بەرگی سوور لەبەر دەکەن لە خەونمدا باپیرێکی ڕێژدار پێیگوتم کە تا مردن پۆشاکی سوور بپۆشم منی ژەوەم کرد کە پێیگوتم و لەبەرم کرد لەوەتەی بیرم دێت سوور دەپۆشم باپیریشم جلوبەرگی سووری بۆ دەهێنام جارێکیان نەخۆش کەوتم و بڕیار بوو نەشتەرگەریم بۆ بکەن بە دکتۆرەکەم وت جلوبەرگی سوورم بۆ بهێنن ئەگەرنا نەشتەرگەری ناکەم ئەوانیش ئەو کارەیان کرد تەنانەت خۆشیان جلی سووریان لەبەر کرد سوور بووە بەشێک لە ژیانم نافیە کە ژیانی بە ڕەنگی سوور نەخشاندووە هەر لە بلوزەکەی تا گۆرەویەکانی و پێڵاوەکانی هەمووی سوورن و لە پۆشاکەکانیدا دەستبەرداری ئەو ڕەنگە نابێت و ئەو لەو ناوچەیە بەژنە سوور پۆشەکە ناسراوە و سووریشە لەسەر ئەوەی تا کۆتایی تەمەنی سوور بپۆشێت تەنانەت دەڵێت کە مردم باکفنەکەشم سوور بێت بێری داوامنە قرمزی گیر ئەو حەزی لە سوورە و هەمیشە جل و پێڵا و گۆرەوی سووری بۆ دەکڕم منیش حەزم لە ڕەنگی سوورە یان هەر بشە قرمزی تا یازەر دەرخارمێ گێترم سەچای نافیە کە هەموو منداڵەکانی هاوسەرگیریان کردووە ئێستا ئەو هاوسەرەکەی تەنیا پێکەوە دەژین تەنانەت جلوبەرگی بوکێنیشی هەر سوور بووە ئەوان خۆشەویستی و ڕێز بە هۆکاری پێکەوە بوونیان و دڵخۆشیان دەزانن ئامەی کە لە دەستی بنەیبینن وێنەی یاخود پەیکەرێکی نیوە پەیکەر هی حەوزە کە ئێستا ئەوەی کە بەدەستی منەوە بینە ڕەنگە بڵێ ئەوەم زۆر زۆر ئێشێ جا ئەوەم زۆر زۆر ئێشێ ئەم بەیانیە بۆی کە بزانین ئەم ئازاراری کە لە پشت هەیە هی چییە هۆکارەکەی چییە چۆن نەتوانین ڕێگری لێ بکەین چۆن نەتوانین ئەگەر تووشی بووین چارەسەری بکەین ئەمانە هەر هەموو یا باسی دیسک بکەین هەموو خەڵک هەرمویڵێ دیسکمانە دروستە هەموو خەڵگەڵێت منەڵێم چاوم هەیە تۆڵی چاوت هەیە هەمومان دیسکمان هەیە هەمومان چاومان هەیە دیسک مانایەوە نییە کە تۆ دیسکت هەیەواتە نەخۆشی بازانی خۆی دیسک چییە کە ئێمە وا بیرمان کردوتە جا بۆ زانینی زانیاری زیاتر وەرگرتنی ئەو وەڵامانە دکتۆر فەرهاد مستەفا ئەتروشی پسپۆڕی نەشتەرگەری ئێسک جومگا دەمار ماسوولکە و هەروەها پێکانی وەرزشی ئەم بەیانێ لەگەڵمانە زۆر زۆر بەخێراتی دکتۆر سەرچاوان دکتۆر من هەر ئەمەم کە گرت بەدەستمەوە وتم زۆر کەسی ئەوەم زۆر زۆر ئازاریها بە کوردێکەڵە تووتڵی پشتم زۆر ئێشە جارە با بزانین جۆرەکانی پشت ئێشە چەند جۆرە چەند جۆرمان هەیە لە پشت ئێشە و دواتر پرسیارەکانی تریش ئەەکەین بابزانانی خەڵکێک کێسای گوێ لەمانە ڕەنگە جۆرەکانی خۆی لە قسەکانی تو بتۆزێت دەستخۆشمان بەیانی باش و بەیانی باش کوردستان و بەیانی باش کوردستان 24 بۆ ئەو پرۆگرامە زۆر جوانە ماما بەحسی لۆگاکیمە پشت ئێشان حتا ئێستا 206 سبب ڕئیس و پێشێشان هەیە لە زۆرش سادە دەست پێکات وەکی تەشەنجات و ماسۆڵکێ حتا نەخۆشە ئیلتیهاباتی دەرونی و حتا خەمودەگی هەوسا نەخۆشەکانی زۆر گەوری سەرەتان پێ سەبەکی زۆرە ئێستا لە ئەمریکا زۆرترین ڕێژەیە پشت ئێشان سەبەکەی خەمودەگیە شاختوی خەمودەگی دیت بتە پشت ئێشان یا مەسەلا لە بەرزیل سبب ڕئیسی پشت ئێشان دانیشتن لەسەر قەنەپەیە بوو لە بەرزیل تاوشە تلویزیۆن زۆر دەکەن لەدە تاوشە لە تلویزیۆن دیبتە زاف ماسۆلکەکانی پشتی و پشت ئێشان زۆر دەبێت باشە دکتۆر دەتوانین بڵێن پێشێکە نوعەکان باسکە نتوانین بڵین لە 180 خەڵک
ڕەنگە تووشی پشت ئێشە 185 تووشی پشتشان دەبن و هەر شخص لە ژیانی خۆی یەک جە دو تووشی پشتشان دەبیت ئێستاوە بۆ لە کوردستان بسیار ئەندەوە خۆتان ئێستا بسیارکان ئێستاوە 155 تووشی پشتشان ئێستاوە وستاحکان تووشن دەبن باش ئێستا نەوعەکانی پشت ئێشە وتمان لە چەند نەوع هەنێکمان هەیە ئەڵێن دیسکمان هەیە وتیشم دیسک هەر هەمومان هەمان بەڵام هەڵە تێگەیشتون مەرج نییە ئەوەی کە دیسکی هەیە یعنی ئەو دیسکە پشت ئێشەیە جا بزانین دیسک چییە و چۆن تووشمان ئەبێت ئەو شلەی کە لە بینی ئەو دیسکەیە تێتە دەرەوە بەچێ جۆرێک دێتە دەرەوە هۆکارەکانی ئەو هاتنە دەرەوەی دیسکەکە ئەو با بڵێن شلەی کە لە ناو دیسکەکە چییە چۆن ڕێگری لەوە بڕاستە مامە هەکار ناوکان وەرگرن ئەوەیە خەدەمە ئەوە فەقەریە ئەوە فەقەرەکان فەقەری 5 و 4 لە 5 و 4 ئەوە دیسکەکان ئەوە دیسکە هەر کاتێک ئەو دیسکە بێتە دەرێ مەسەڵەن یەک سەبەکەیەکی وراثیە ئەم کە وراثی دوو نوتریشن یا خوراکە سێ زەختی زۆرە زەختێکی زۆر بەردەوام بیت ئەو کڕکڕەکە دێتە دەرێ دیبتە ئەو انزلاق ئەو کڕکڕە چییە ئەوەکی کەپوویە ئەستە کەپوو ئەوە کڕکڕەکەیەکە ئەوە هێزکەکەیە لە گوێژی ئەوە کڕکەیە ئەو گوێ هێزکەیە عینەوە بووان پشتما هەیە ئەوە فەقەریە 5 و 4 ئەو دیسکە دێ دەری دیبتە ئەو انزلاق ئێستا ئەو انزلاقە چییە ئەگە تۆشتا بکەن لێرە لێرە فەراغێکە لێ نازانم پێنیشەدا ئێستاوە لێرە فەراغێکە ئەو فەراغە لێرە ئەو فەراغە محلی ڕوتە لەگەڵ شەریانەکانی خوێنبەرەکەی بولاق ئەو انزلاقە دێت لێرە کەپسی دکات لێرە کەپسی کێر زەق لەسەر ئەو ئەستاوی لەوە و شەریانەکەی بۆز ئەساوەکەی کارەوایەکەی بولاق ناچیت نەچی لاق دەستەڵ بێت دەبێتە انزلاق ولا جدی ئایزیەتەش بیت ئەوە دەرەجەی خەفە لێرەیە ئەوە ئێستا بەربەری پشت نەخواشۆکیە ئۆکەی ئەوە دیگەن پەتەکەی دەمەڕ لێرەیە لێرە زەق لێرە دێنیت ولا دوای دەبێتە مشکلە يعني انزلاق ئەوەیە يعني انزلاق دەرچوونی ئەو کڕکەرەی دیسکەکەیە لە ئەو لومەنە و لێرە بودێتە انزلاق باش دکتۆر ئێمە ئێشێکمان هەیە ئێشێکی ئۆتۆماتیکی پێوترێت ئەم ئێش ئۆتۆماتیکی هەمومان تووشیە بین یا ئێشێکە لە کاتی خەوتن کە هەستانسە بۆ نمونەیەکێک ئەخەوێ هەڵەسێ بەیانیان ئەڵێ پشتم ڕق بووە پشتم وشک بووە ڕەنگە ئێوە پرسیار بکەن چەندێکی پێ ئەچێت تا چاک بیتەوە بۆچی ئەو پرسیارە ئەکەن مەبەستان چییە لێ ئەو پشت ئێشەیە ئەو پشت ئێشە ئۆتۆماتیکیەیە مثلا چیە یەکەن دەڵێن تێنشن ماسەڵ تێش ماسەڵ چۆنە ئەوەن هەر شەخ ناتوان لە 13 دقیقە زیاتر لە یەک پۆزیشن ڕاست دەڵەوەکان مەسەڵەن قوتابیەکان تۆشە بکە هەر 13 جارێکی دقیقەی حرەکەت هەیە جوڵی هەستی هەر دەست تێنشن بوو ئەوە تێنشن ماسۆکە دەڵێن هەکە ئەو تێنشن لە 13 دقیقە زیاتر تێپەڕین دیبتە تەشەن نەجات بەس بەیانی خەڵدا هەڵدەستیت ملی دێشیت یا پشت دێشیت ئەوەیە ئەو شتێکی دیکە مامە بەری مەسەلەی انزلاقی وەڵام سوالێک خاطر ئێستا تو دانیشتی ئەم ڕاوستم نظری تو زەخ لەسەر پشتم ئەمە بیشتر یا تو زیاتری لە کات ڕاوستن من وا تەسەورەکەم لەسەر تۆ زیاتر بێت ئەو بلاکسە کاتە لە من زیاتر یعنی باشە ئەگەر وا بێ بابزانین ئەوانی کە کارمەندن ئەوانی کە بە ماوەیەکی زۆر شۆفێری لۆرین ڕەنگە 8 سەعات سایقی بکات 10 سەعات سایقی بکات منێکە کارمەند بم 8 سەعات دەبشم چی بکەم کە ئەو بەنە لە سایقەکانی لوری 4 جارە انزلاقی زیاترە و هەروەسە لە سەرێک بچووکەکان سەبەکە چیە لە کاری دانیشتن زەق لەسەر دیسک ئالێرە کە نازانم جەماعەت نیشانەوە بۆ من دیسک ئالێرە ئەوە زەق ئالێرە زیاتر دەوێت مثال محەممەد عەلی کلەی دناسی بوکسەرێکی عالەمی بوو بوکسەکەی چەند قووەت هەبوو نازانم یەک بوکسی 84 نیوتن بوو بەس هەر کاتێک ئەتۆ دانیشی یا هەستی شەم ڕاوەستم جەماعەت ئەم ڕاستم زانین ئەکرێت ڕاوەستێت بەڵێ فەرموو ئەم ڕاستم ئۆکەی ڕاستم بەس 70 دەرەجەی خۆ خارکەم بکەم زەختەکە لەسەر دیسەکەی ئالێرە دیبێتە 400 نیوتۆن گرنگە زۆرە 84 نیوتۆن کیلو 84 هەکە ئەوە هەر تکرار بیت بۆ پاشڕە دیبێتە دیسک ئەنزلاق دوژی لە ساڵی 2006 بۆ بزانم یەک لە حکوومەکان لیدەرە حکوومەکە لە ئەمریکا مەجبوور کورسیەکانی کولی گەشتەکە بۆڕی بە پشتشان یعنی ئێکی سەبەکە پشتشانەکە کورسیەکەی بوو کورسەکەی گۆڕش یعنی دکتۆر ئەم دانیشتنەی من کە ئاوها دانیشتوم ڕەنگە تۆ هەنە جار حەزەکەی مرتاح بی ئاوا شانێک داییتەوە ئاوایەکێکی قاچە خەیتە سەر
دروستترین دانیشتن بۆ کەسانی کە هەست دەکەن ئازاری پشتیان چییە داخۆ دکتۆر من ئاها دابنیشم هەناسەم تونگە بێ وانە ئەم پشت ڕاست ڕاگرتنە ڕێکە ڕەنگە دروستترین بێت درجة راسته يك او فرق بيش اللومبارا او ده فرق باربيت باش دوجي اتوبوس دشيت شون فير نبوي مش فير نبوين شون دانشين شون بن حتى خوتن ماجي كشيء اصلا كشيء بيضلم كي باشترين بوزيشن بخوتن شه باشترين بوزيشن كاتا بو دانشن اما من كده استدانشتون باشترين بوزيشن بو دانشتون باشترين شون ده بيلاقي نو درجه بيت اجن نو درجه بيت بش نو درجه بيت او فرقش باربيت او فرق تەواو کەواتە ئەم جۆرە دانیشتنێکی نۆرمەڵە و دەکرێت ڕێگری بکات لە پشت ئێشە یان چارەسەرە بۆ پشت ئێشە ڕێگریە باش دکتۆر هەر کەسێک کە وەرزشەکات سەرەتا ئیحمائێکی هەیە خۆی گەرمەکات ئێمە کە خەوتوین هەڵەسین خێرا یەکسەر دەستەکەین بە خۆگۆڕینان ضرورە ئێمە ئیحمائێکی 1-2 دقەی بکەین هەریج نەبێ چەند حرەکەیەکی ئاوا ڕاکێشان ئەمانە تا چەند کاریگەریە بێت بۆی کە کەسێ پشتی ڕق بووە یاخود ماسوولکەی شوێنێکی ڕق بووە یان پشت ئێشەی هەیە پیشولە هەڵدەست بەیانی باشە ئەوە دەکرێت لە دوایکە پیشولەی زۆر عادی ئەو زۆر زەرگیانی بۆ ئینسان جواب بکات یعنی هەستا دەڵێن سترچینگ ئەکسەرسایز یا ئەوزەمین ئەکسەرسایز بکات حتمەن ئەو زۆر گرنگە زۆر پێشەشی واتە چەند خولەک بخایەنێت 2 دقیقە بەسە 2 تا 3 دقیقە بخێنێت باشە ئەو چارەسەریانە چین کە ئێمە ئەتوانین لە ماڵەوە بیکەین هێشتا پێویست بۆ ناکات بچین بۆ پزیشک کەی بزانم کە ئیتر ئەمە کاتێتی من ئەبێ بچم سەردانی پزیشک یەک ساعت خوش ئەوە دەتوان بەحسی خۆم بتوانم یەک تەمەنی منداڵی 16 ساڵ کەمتر بیت منداڵ 16 ساڵ سەداسە پشت ئێشتان پێویستە پیشە دوای دکتۆر زۆر گرنگە منداڵ دوو لە تەمەنی 55 ساڵ زیاترژی پێویستی دوای دکتۆر بشی سێ نەخۆشەکە پشت ئێشان هەیە لەگەڵ تایە ئەوە حتمان پێویستە دوو نەخۆشیە پشت ئێشانی هەیە وەزنی کەم بووە لاواز بووە ئەو ساڵسە پێویستە بشێت دوو بەحسێدی هەیە بەحسی ئێسئارە نەخۆش دێت فحسی ئێسئار دەکات لێرە بم جەماعەت دەڵێم جماعة ESR فحص روماتيزم نيا فحص التهابه زور نخوتنا لا من العياده دكتور روماتيزم بربيه بو ESR وهذا ESR روماتيزم نيا ESR التهابات نخوش كي ESR التهاب برز بيدو بشتيشتان وصلصات بيست بشتل لاي دكتور باشا دكتور الان 55 ساڵی چقی نەخۆشی ئێسکا بەتایبەتی پشت دروستە چی بکەین هەتاوەکو ئێمە گەینە 55 ساڵی تووشی و حاڵەتە نەبووین ئەگەر کەسێک کەسا 55 ساڵی گوێ لە ئێمە بگرێت چی بکات یەک دەڵێن ڕۆژانێ 18 گڵاس ئاو بخۆین بۆ سەبەب چییە؟ ئەوە چییە؟ ئسفەنج مواصلەکانی دەست و پشت عینوەکی ئسفەنجە ئێستا وحشکە لەبکەیە دەنگژێت یاوەیە دەنگژێت ئێستا بکە ناو ئاو پڕ بکە دەنگژە نایە عینی مواصلکە ئافرین عینوەکی ئسفەنجەکان چۆن متخەلخلەنەوەن ئەوانە عینەوەژی هەکێ پڕ بیت حرەکەتی مواصلکە خۆشترە وەکی لاستێتە ڕاکێشان خۆشتە دێتە چی جۆڵە خۆشتە دەبێت دەڵ دکتۆر ئەمە جۆمگەم دەنگژێت خرچ ئەتۆ کاکە 20 ڕۆژ بەردەوام 20 ڕۆژ ڕۆژانە 18 گڵاس ئاو بخۆ بەس ئەو 18 گڵاس بە یەک تەمەنی وەزنی 7 کیلۆیە کە زیاتر بێت پێ زیاتر بخۆت ئەگە ئاو بخۆت ئەو ئازار هیچ نامێنێت ئازارەکە 180 ئازارەکەی پشت و مشت نامێت ئەی دوو باسی زۆر گرنگە هاوسەشی بۆ ئاو دەڵێن کاکە ئەو کەسی کە ڕۆژانە 18 گڵاس ئاو بخۆن ڕێژەیە جەڵتەی مێشک لەگەڵ جەڵتەی دڵ کەمتر دەبێت 180 و مێش و دڵی 160 کەمتر دەبێت ئاو خردن دوو سێژی ئەو کەسی کە ئەو زۆر دەخۆت سەرچۆ بکە بە شاشە پیستەکە زۆر جانترژی ئەوە شتێکی زۆر گرنگە خۆتم بەحسی گوشتە سۆڕە مال ئەسەف گوشتە سۆر لە کوردستان زۆر دەخۆین یان ئەو نەخۆشی کە پێوترێت داءنقرس ئافرین ئێک ناو داغنقرسە یەکێکیان ینی کەواتە زۆر شتی ئافرین یەک لە داغنقرسە سەحات خۆش دوو بۆ خۆی گۆشتە سۆر دێ هیمۆگلۆبین بەرز دەوی خینەکەی خەستە ناشە دەهێت مثلا پیاوە عەسەبیە دەستە پای سڕ دەبیت زاکەی نامایە لە کات ڕۆشتن ئازار لاقەیە خینەی خەستە تاواکە چییە وەکی ئەو سیارەیە جێگای بانزیلی بکەیە ئەتو گازۆلی تێ بکەی غازە تێ بکەی نامینیت باش گۆشتیش خۆ با بڵێن تر پرۆتینی تایە ضرورە بۆ جسم چی بکەین لە هەفتەیەکە بۆ کەسانی کە ئەوها ئازاری نابێت لە یەک ڕۆژ لە 45 گرام زیاتر بیت فرمولەکە ئەوە وەزنت چەندە
في 0.1 دیکه اوانه یعنی ل 45 روش 45 گرم در روزانه ممنوعه لهفته‌ای نابید ل 450 گرم زیادتر بید او یک ممنوعه وشتگیدی یکی سببکانی هستی نرمه است لکولستان على حساب گوشت سوره زور دخوین بیانی تیکه دخوین دو چای بیانی تیکه دخوین 12 تیکه رژه زور هکر رژه گوشتکی ده 40 گرم روزانه بیت 70 گرم حتی هستی نرم بود هستی ده پیدی بید هستی نرمه نخوش نهو 86 سال لا مال بربویا 86 سال حوزش کایا لا 81 سال حوش بربویا ناقش کایا بو هستی بشه هستی نرمه بیا اولی گوشت سوقات کن نه خو کم کن روزی توا دکتور او اسکنرمه هند جار شکانی میکروسکوبی درست کات که اما هستی پینا این رنگ هر یک اما شکانی کی میکروسکوبی من هبت بلام پی نزانی بچیا بزنم که من توشی اسکنرمه بوما پشت ایشکم هی اسکنرمه اگه جدا خلاص کنیم شت مایه بوده دو مسئله ورزشه دلن که روزانه 44 دقیقه ورزش بکی توش او مسائل نبی 44 دقیقه باش تيجي یک ساعته بعد نابي ل 44 دقيقه روزانه كم تبي ورزش مثلا دي مثلا بحث سرمایه سرمایه لدن لپیش دی بتر تشنجات پیش تو پیش دیشید به تایبتی است ام جواز سرده لاشتگی دی زور گرنگه که نخوش آگل خونیه حناسه دی که هوای صادت سنگی دیش نو سنگی که لیره دیافراگم که لحناسه بزرگ تصنع او دیافراگم بتاع تشنجات دی تبشت ایشان بس حناسه زوم که هوا صادت که نبی همون ماسک هایی که هوا گرمه که بیشت او دو مسئله بحث ویتامین دی استاد دلن زور رژه ویتامین دی لکردستان که با یکی سبکان رئیسی پیشت ایشان است لکردستان ویتامین دی رژه که زور کمه او 12 سال عمل کردستان ایادم هیا حتی استاد دو نخوش هوا که رژه ویتامین دی برز بخره بشه یا سه یا زور هفته او بهت مشکله رژه ویتامین دی باش او چهار سری چون ویتامین دی ورگرین مشکلی که لکردستان او رژه که تیجه او تیجه دي سبب أول أو فيتامين دي ليش ولا نجريد أولا باشترين ساعتك ساعة نوحة يازا بيانية ساعة نوحة يازا بياني باشترينا لدو أو كلك ناهت طبعا دو لكاتي درانجي دبي أولا هكذا مباشر بي روج لبدات 20 دقيقة بس هكذا بو شيشة بيد مباشر نبيد بيوسف 40 دقيقة برامبر روج بيد ودو نخوش هيا رجل فيتامين دي كما شبكات است آخرین پروتکل علاج بو ویتامین دی لامریکا بدن پالس تراپی چونه هفته جارک رژه ویتامین دی 50000 قلق دخوی حتی 6 هفته لدوی 6 هفته فاسخن که تکرار دیگه لسر اول بده گورن که آیا بردام بید یا کتا 50000 بس است آخرین که 50000 که باشه و بحثی مونتانش کرد بعد ورزش کرد بله ای کسی بداية ورزش کرد لشی دیشید تشنجات و سبکه رژه لاکتیک اسید داخلی برز دیبیست. شب کن که توی کوکار نبید دلن که دو رو یا سرش بری ورزش که دست بکرد روزانه 1000 میلی گرم یا 2000 ویتامین سی بخود توش او ایش نبید یا ایش که زور کم تره افغان و دیشتری زور گرنگه بحث خوراک سالاد یا زلاته لکردستان خومان اما نان دخون نانی که خلاص کرده وی زلاته که دخود او غلطه پیش نان دبی زلاته که بخوی بو ننو سالات ماده که درن فایبر یا ریشالکان او ریشالکان دیگه که اولا ضد سرطانه دو یک ده مسائلی پیشت ایشان قولونه شخص قولونه هیا پیشت دیشید او ریشنه او زلاته بیت او سبب که چنه پیش او بیخواد هم لگل نانکی باش دکتور اگر خالکانی تو تابو با من یک لو خالانه نظام اضافه بکم لگل یا خود من هلم چون که دلین یک له کارکانی پشت ایش جگره کشانه زور جگره کشان وزجی او هر دوانه زوره باشه دکتور بابا مسر او پرسری که کرده متد با آوات سواوکین بسی او شکانه میکروسکوپیانه من کرد ل او کسانی که پوکی اسکیانه چه تمنیک پوکی اسک ایگریت و اگر کسی کل سرطانی بید لکیومتر سیومان هیک پوکی اسک من هبید و چون اوش کان میکروسکوپی نرد مترسی داره؟ مع الأسف أو بري 10 سال هذا إستا رجية هيس كنا الدنيا زور بيا كده بيلا إيش بري 10 سال قلت كاكا دبيت هر شخصي 85 سال بهال وبياو و40 سال بهال أفراد بيست روزانه فيتامين دي وكالسيوم والجريت لو تمانا خطره تصنع إذا خطر أو هو كاركي باشه
دکتۆر باسی ڤیتامین دی ئەکەین دروستی وەرگرتنی ڤیتامین دی بۆ کەسانی کە ئێسکەنەرمیان هەیە پشتیان ئەشیان بە گشتی و ڤیتامینە پێویستە بۆ لەش جەڵێ ئەگەر وەستایتە سەر پێ دەبێت سێبەرەکەت ئەڵقە بێت لە چوار دەورەکەت ئەو کاتە تۆ ڤیتامین دی وەرئەگریت من ئێستا لە جەنابتم بیست ئەڵەی دەتوانی لە پشتی شوشەیەکەوە تیشکی وەربگریت تیشکی خۆر بگریت بۆ ماوەیەکی زیاتر ئەی ئەوە تاچەنە دروستەکە هیچ کامێکی صحیح نییە دروست نییە ئیلا بە شێوەیە کە سێبەرەکەیتەوە ئەبێ بە ئەڵقە لە چواردەور ئەو کاتە تۆ ڤیتامین دی لە خۆر وەرەگری ئەوە نازانم کاتە ئێمە با کاتە ئێمە با بە دوای هەندێ ئەو بابەتانی کە ناو سۆشیال میدیا هەن ناپسپۆڕین ڕەنگە ڕێنماییمان پێ بدات هەڵە بێت ڕەنگە ئێمە بەو زانیاریانی کە لەبێ هەن تووشی هەڵە ببین باشە دکتۆر دروستترینی ئەو وەرزشانەی کە ئەکرێ لە ماڵەوە بیکەین یا دروستترینی ئەو جۆرە خەوەی کە دەکرێت ئەمە لە ماڵەوە بە خەوێکی ئاسوودە بخەین بێ ئەوەی کە بترسیەوەم هەبێت من لە خەو تووشی پشت ئێشە ببم چییە؟ یەک باشترین وەرزش ئێستا ڕۆشتنە عادی ئەو یەک دوو هەگەر هاتە نەخۆش پشت ئێشانی هەبیت ئێستا باشترینشیش ڕۆشتنەوە ئەوە ئەکوێتێک تراپی شتە مزبات مەڵە بکات ناو ئەو ئاحتەسنگاتە لە ئەوەکەی بە ڕۆشتنی هەبیت بزانە ئەو باشترینە دوای بشە بچێت جیم زۆر باشە لە جیم زۆر باشترە هەرگازم کە احتیاجش خەوتن لە کاتی خەوتنە ڕەنگە گۆشەیەک لە بینی هەردوو ڕاندا بنێت چکە ئەوانی کە پۆزیشنی خەوتن زۆر جار ئەوەیان پێوترا بێت بەڵام تا حدێ ناخۆش بێت ئەکرێ لە بری ئەوە بەدیلێک ئەڵتەرناتیڤێکی دیکە هەبێت بەحسەکەت کامل کەم پۆزیشنە خەوتن یەک ئەوەلان خەوتن لەسەر زگ مەمنوعە بۆتە منداڵەکان تەمەن 1 لە 2 ساڵ ئەو منداڵتانکە ساڵی سازە ببینی احتیمالی مردنی ئەو منداڵە 109 زیاتر دەبێت 9 بەرابەر دەبێت زۆر زۆر 190 دوو باشترین خەوتن یا سەرتانیشتە چاپ یا ڕاستە لەسەر پشت ئەوش چۆن لە سەرتانیشت دەبێت بخۆت گوت باریکردنەوە ولاقی بیت دەست بیت یا ئەو لە بالعکس یا کە سەر پشت بیت باریکە لە بن ئەژنەکە بیت ئەو باشترین پۆزیشنی خەوتنە دکتۆر من لە ژووری کۆنتترۆلەوە ئەڵەن یەکێک لە هاوکاران پرسیاری ئەوەی هەیە ئایا شتی وا هەیە کە بڵێ فەقەراتی دەرچووە کەسێک فەقەراتی دەرچووە بە تایبەتی فەقەراتی ئەخیری ئەمە چارەسەری چۆنە ئەبێت چی بکات کەسەکە دەرچوونی فەقەرە دوو تێرمی هەیە ئیسپۆندیلۆزیس ئیسپۆندیۆلیستیز ئیپۆندیلۆز چییە کە جەماعەت ئەوێ نیشەوەم دەم بێ زەحمەت نازانم جەنابەت بەردەوام بە ئێستایکێک لە کامێرەکان ئەوە ئەو حالات هەیە بەس ئەوە دشکێت ئەوە دشکێت یا وەشکە بەس ئەوە ئەپارچ لێرە ئەوە بەس ئەوەشکە زەنە شکایە حرکەت هەیە بەس لەسەر خود بەس حرکەتەکەی خەفیفە خەڵە نا مۆرەکەی کامل دێت ئەوژی دەرەجەی 1 و 2 و 3 و 4 هەیە 1 و 2 پێویستی عیلاج پێویستی عملیات نییە بەس عیلاج و چارەسەری و وەرزش چاک دەبیت بە دەرەجە 4 و 4 پێویستی عملیاتە بشارتێک تەئسیرە ڕوتەکان کردبیت یا ڕۆتەک ڕاکێشیت تەسر لەکەی بێت پێویست عملیاتە نەخۆش دێت لاقم سڕە یا ئازارەکە ئاندەزە ئازارەکەی کۆنتڕۆڵ نەبێت ئەو پێویست عملیاتە ڕاستە ئەو فەقەرە لەسا ئەو فەقەرە خزان هەیە ئەوە دوانە لەسەرێکەوە حرەکەت هەیە دکتۆر من دوا پرسیار بکەم هەندێک کەس هەیە ئەڵێ لە پڕ بە پژمین ئاپژمیڵە ئازارم بۆ پشتم دروست بوو یان ئەوێت با بڵێن پانتۆڵەکەی چاکە پێڵاوکە لێ بکە کەواکەیتر ناتوانێت بەرز ببێتەوە ئەمە کێشەکە لە ماسوولکەکانێکە لە پشت ناو سارێژی بەڵێ لەسەر دسۆر ئەوەل کێشە لە ماسوولکەکەی ئەو کاتە پشتە ئەو کاتە فەقەرەتەکانە کێش لەو کاتە ئەتێتکەیت دەڵێن مۆڤال ساڵڤال مانۆڤال ساڵڤار زەقنە ناو زەک بەرز دەبیت کە زەق زۆر بوو لەگە پێشتەکەی تەسر شتەکە دیکەت درستە دوو لە کاتی ڕاکردن ڕێکێشان یەکەمین جار ئەوە نەماسۆڵکەیە لیگامانتە ئەو بەتەرەکانە هیسکەکە ئەو بەتەرەکەی ڕاکێشان کە لاستیکێک ئەس زۆر ڕاکێشی چون زۆر ڕاکێشتن ئەو لە لیگامەکە درێژ دەبێت دێتە پێینفول ئەوە ناوە تەواو دەستەکانت خۆش بە دکتۆر فەرهاد مستەفا ئەتروشی بە نوکتەکە فەرموو شتی زۆر گرنگ لە کوردستان بەسەر بەحسی ئێمارای ڕێنینە دکتۆر ئەماتەوە لە دکتۆر ئەنجلاقا ڕێنی هەیە ئەو سیستەمە غەلەتە ئێستا ئەمە 100 نەفەر لە جەماعەتی کوردستان بچڕاکەین هیچ کێشەش نەبیت بینە ئێمارای لێ بگرین ڕێنی لێ بگرین 140 لە مێل 118 لە پشتی ئینزلاقەیە هیچ کێشەش نییە هەستیشی پێ ناکات و چی توشکیش مشکلش نابیت ئەمە چییە دکتۆر ئەو مشکلە چیە ئەوە کێشەکە لە جیازەکەیە بۆ لە کاتی ئەتۆ ڕێنین دیگری لەسەر پشتی ئۆکێ بەس لە کاتی 4 ساعت چند ساعت لەسەر پشتی خەوی
بعد لە خەڵی خەوتن لە خەوتنش ئەو دوە ساعتە بۆ لە تەنیش چەپی ڕاست دەژی ئێستا جیازە کاتیا داینامیک MRI نەخۆش لە کات لەشکردن دەسۆڕێت سۆڕە ئەوش نامێنێت بەس جەماعەتی خۆمان نیگەران نەبنە کە ئینزلاقی هەبوو ئەو ئیشی دکتۆرە تەطبیقکە نەخۆشەکەی ئایا ئەو ئێشە ئەوەیە ئەوە نییە زۆر باشە ئەم بەیانە دکتۆر فەرهاد مستەفا ئەتروشی کۆمەڵە دڵنیایی پێداینەوە و هۆکارەکانی پێوتین ڕێنمایەکانیشە پێوتین دەستەکانت خۆش بۆ هیوای کە هەم خۆت هەم هەموو بینەرانی کە ئێستا بینەری ئێمە لە ساغ و تەندروست سپاس دەکەم. تا لە باسی تەندروستیەوە کەمە بینە سەر بابەت و باسی دیکە کە ئەویش باسکردنە لە سینەما و هونەر. کورتە فیلمی بەڵگەیی تاقیگەی ژمارە 2 کە بەرهەمی دەرهێنەرێکی کوردە باس لە چیرۆکی پیاوێکە کات کە بە درێژایی 14 ساڵ لەگەڵ یاخود بە درێژایی 14 ساڵ کار دەکات لە بەشی شیکاری لەگەڵ تەرمە و ئەو لە زانکۆی پزیشکی سلێمانیە. ئەم کورتە فیلمە بەشداری چەندین پێشنگای نێوخۆیی و نێودوڵەتی کردووە و لە فستیڤاڵی فیلم لە سلێمانی پلەی یەکەمیشی بەدەست هێناوە. ئێستا پاڵێوراوە بۆ خەڵاتی ئۆسکار و لە ئەگەری سەرکەوتنی بەشداری ئەو دەبێتە 94مین خولی دابشکردنی ڕێوڕسمی خەڵاتی ئۆسکار کاتوانێت تێدا بەشدار بێت. ساتی وێنەگرتنی کورتە فیلمی بەڵگەیی تاقیگەی ژمارە 2. ئەم کورتە فیلمە بەڵگەیە بە زمانی کوردیە باس لە چیرۆکی پیاوێک دەکا کە 14 ساڵە لەگەڵ تەرم کارەکات لە بەشی شیکاری زانکۆی پزیشکی سلێمانی. کورتە فیلمەکە 16 دقەیە و بەڵگەیە لە فێستیڤاڵی فیلمی سێلێبرتی لە وڵاتی ئیتالیا خەڵاتی باشترین فیلمی بەڵگەیی پێدراوە. لە فیستیڤاڵی ئەلبەوابەی جەزائیر بەشدار بوو. لە فێستیڤاڵی سلێمانی پلەیەکەمی بەدەست هێناوە. هەڵمان داوە کە بەرحاڵ هەم پابند بین بەو حەقیقەتە و واقعەتێکە لە ناو چیرۆک و کەسایەتی کاک حەمە تۆفێقا هەیە بەڵام هەڵمان داوە لە منوەوەرە هەڵمان داوە لە ڕوانگەی فۆرمیەوە زۆرتر بیر و بۆچوونی خۆمان و شێوازی ڕوانینی خۆمان لەسەر بابەتەکە نیشان بدەین و هەڵمانداوە بەرحاڵ فیلمێکی بەڵگەیی جیاوازتر لەو فیلم بەڵگەیانی کە تا ئێستا بووە بەرهەم بێنین و ڕوانینێکی شاعرانەمان بووە بەنسبەت بابەتەکە. ئەم کورتە بەڵگە فیلمەی کورد لە فیستیڤاڵی بیگ سکای لە ئەمریکا نمایش دەکرێت کە قۆناغی کۆتایی بەشداربوون و پاڵاوتنە بۆ خەڵاتی ئۆسکار لە گەری سەرکەوتنی بەشدار دەبێت لە 94مین خولی ڕێوڕسمی دابشکردنی خەڵاتی ئۆسکار. لەگەڵ 12 فیلمە لە کێبەرکیایە بۆ وەرگرتنی خەڵاتی باشترین فیلم. ئەگەر تاقیگەی ژمارە 2 لە هەر کام لەم فستیواڵانە خەڵات وەربگرێت و ڕاستەوخۆ بۆ بەشی کورتی بەڵگەیی ئۆسکار لەوێ نمایشەکرێ فیلمەکە. هەر ئەوەی کە فیلمەکان لەوەیە نمایشەکرێت خۆی زۆر گرنگە و هیواداریشین کە بەرحاڵ خەڵات وەربگرێت. لەگەڵ ترم و قەت دەمەقاڵەی تێنەکەوت. کورتە فیلمی بەڵگەیی تاقیگەی ژمارە 2 پرۆداکشنی ڕۆژەڵات و باشووری کوردستانە 16 دقەیە لە شاری سلێمانی بەرهەم هاتووە. بە گروپێکی کەم هەموو کارەکان خۆیان ئەنجامیان داوە. بە گوتەی ستافی کارەکە ئومێدان هەیە کورتە فیلمی بەڵگەیی تاقیگەی ژمارە 2 بپاڵێورێت بۆ بەشداربوون لە مەراسیمی ئۆسکار. ئارام بەختیار کوردستان 24 سلێمانی. هەز ناکەم لە دەرەوەی ئێرە حەزی ژیانکردنمان بێت. سی ساڵی تەواوە ڕاهاتووم دێمە دەوام و ئارام بەختیار لە سلێمانیەوە کەمێک باسی فیلمەکە بە پوختی کردکە لە راپۆرتەکە بینیمان بەیەک و بەڵام مانوێ زیاتر بزانین بۆیە ئیدریس عەبدی دەرهێنەر ئەو میوانی ئێمەیەکە لە سلێمانیەوە لەگەڵمان میوانە. بەیانیت باش کاکدریس پێشەمو شتێ پیرۆزتان بێت و با بزانم کە هەر هونەرمەندێک هەر لە هونەرمەندێکی میوزیسیانەوە بێت هەتاوەکو شێوە کارێک بێت
بە هەر هەمویانەوە هەر کاتێک کارێکەکەن پەیامێکیان هەیە پەیامی ئیدریس عەبدی لە دەرهێنانی ئەم فیلمە چی بوو؟ سڵاو و بەیانیە و بینەرانی بەڕێزی کوردستان 24 باش سەرەتا ڕوونکردنەوەیەک بدەم کە ئەمام کورتە فیلمەمان بە هاوبەشی لەگەڵ هاوڕێی خۆشەویستم ئاوارە عومەر کاری دەرهێنان و پرۆداکشن و تەنانەت داڕشتنی بیرۆکە و سناریۆکە پێکەوە ئەنجاممان داوە ئەتوانیت بەرحاڵ ڕوانگەی جیاواز بێ یا پەیامی جیاوازتر بێت هەر کەسێک بەرحاڵ بە جۆرێکە فیلمەکە بینێت توانێت پەیامێکی لێوەربگرێت بەڵام ئەوەی کە ئێمە ویستمان هەم من هەم ئاوارە لە بەرهەمێنانی ئەم فیلمە ئەوە بوو کە ئێمە هەوڵ بدەین کە کاراکتری کورد و ئەو کەسایەتیە کوردانە و ئەو ئینسانانەی کە بەرحاڵ لە گۆشەیەک لەم نیشتمانە خەریکن زەحمەتێکێشن بۆ پێشکەوتنی وڵات بۆ پێشکەوتن لە هەر بوارێکە زانست تا بێ هونەرا بێت کاری میدیایە بێ بەرحاڵ بە جۆرێک ئەم ئینسانانە ڕێزیان لێبنی چکە ئەم ئینسانانە پەراوێز خراون لەناوم کۆمەڵگا و ئێمە جگەلەوەی کە ئەم ئینسانە پەراوێز خراوەمان هاوردووە تەسویرمان کردووە و نیشانمان داوە ناو فیلمەکە پەیامێکی زۆر گەورەی ئینسانی پێوە نیشانە دەین کە کاراکترێکی کورد مرۆڤێکی کورد لە سەدەی 21ەکە لە سلێمانی سەرڕای هەموو مەشاکلەی کە هەیەی ئەویش دەتوانێت وەکو ئینسانێک لە سویسرا یا لە هەر وڵاتێکی تر ئەتوانێت ئینسان دۆستانە بیرکاتەوە و بۆ پێشکەوتنی نیشتمانەکەی خۆی و بۆ پێشکەوتنی زانست لە نیشتمانەکەی خۆی هەنگاو هەڵبێنێت سەرڕای ئەوەی کە لەوانەیە کاک حەمەد تۆفێق کە کاراکتری ئەسڵی فیلمەکەی ئێمە خوێنەواریەکی وهای نەبێ بەڵام لێبردووی و گەشتبینی ئەم کاراکترە بە داهاتوو و خۆشەویستی بە نیشتمان واکات کە بەرحاڵ کەسایەتێکی وای لێ خوڵکەت و سەرنجی من و ئاوارە و هاوڕێیان ڕابکێشێ بۆی کە بین لەسەری فیلم دروست بکەین. باشە کاک ئیدریس ئێوە بەشدار بوون لە فستیڤاڵەکەوە جگە لەوەش ئەوانی کە توانیان چانسی ئەوان هەبوو بێنە فستیڤاڵەکە و بینەری ئەو کورتە فیلمە بوون توانیان بیبنن ئەوانی کە نەیان بینیوە دەتوانن لەکوێ بینەری ئەو کورتە فیلمە بن. وەڵام لە داهاتوویەکی نزیکە ئەوەش ئاماژە پێ بدەم کە کۆمپانی ڕێتاو فیلم کاری بڵاوکردنەوەی فیلمەکەی ئەمەوە فێستیواڵە جیهانیەکانەکات دواتر حتمما خودی کۆمپانیای ڕێتاو فیلم بەرنامەیە بێت بۆ نمایشی ئەم فیلمە یەک ڕوونکردنەوەی تریش کە هەڵ پێویستە کە لێرە ئاماژەی پێ بدەم ئەوەیە کە ئەم دوو فێستیواڵی کە ئێستا فیلمەکەی ئەمەتیایە بەشداری کردووە ئەم دوو فستیواڵایەکن کە کوالیفای خەڵاتی ئۆسکارن و تەئیدی ئاکادمی ئۆسکارن و هیوادارین کە بەرحاڵ فیلمەکە بتوانێت لەم قۆناغەش تێپەڕێت و سەرکەوتن بەدەست بێت. بەو هیواین کاک ئیدریس لە داهاتوویەکی نزیکە حتمما شوێنی کاتی نمایش بڵاو بێت. باشە کاک ئیدریس بێگومان هەر کارێک سەختی خۆی هەیە بە تایبەتی کاری سینەما و فیلم کە ئەتوانین بڵێن لە کوردستانم چەند ساڵی دواییە گرنگی پێ ئەدرێت هەر شتێکیش کە لە سەرەتاکانی و لە ساڵەکانی سەرەتای بێت کێشە و ئاریشە و گرفتەکانی زۆر زیاترن لە شوێنێکی دیکە کە چەنای چەند ساڵە کەوتۆتە سەر ئەو ڕێیلوسکەی کە ئیتر بۆ بەرهەمێنانی فیلم و ئەو بابەتانەیە دەمێ بزانم ئەو کێشە زەقەی کە ئێوە هاتان بوو لە بەرهەمهێنانی ئەم کورتە فیلمە چی بوو؟ کێشەکانتان چی بوو؟ وەڵا فیلم سازی خۆی کارێکی زۆر قورسە جا بەتایبەت لە کوردستان تۆ بێت کاری فیلم سازی بکەیت هەر لە ئەمە بە پرۆداکشنێکی زۆر بچوو کارمان کرد نەمانویست کە بەرحاڵ هەندێک بربەسمان لە پێشا بوو نەمانەتوانی کە بەرحاڵ بە ستافێکی زۆر لە شوێنە بەشدار بین یا بەشێکی زۆری کە ئێمە و کێشانەی بوومان ڕاستی دیگەرەکە باجێکتێ بوو کە ئێمە بۆ فیلمێ بە باجێکتێکی زۆر کەم فیلمەکەمان بەرهەم هێنا و ئەو کەلوپەلانی کە لە بەردەستمانە بوو بەرحاڵ کەلوپەلێکی زۆر سەرەتایین کە ئێستا هەر ڤیدیۆگرافەرێک کە لە یوتیوب خەریکە کارەکە و کەلوپەلانی ئێمە هەیە بۆ کاری بەرحاڵ سوشیال میدیا یا کاری میدیایی زۆر بچووک بۆیە بەڵام سەرڕایەوە بەرحاڵ ئێمە توانیمان کە کارێکی باش
دروست بکەین بەرهەم بێنین کە بتوانین بەرحەڵ لە داهاتووە کاری باشتر بکەین. ئەمە بەڕاستی لە کاتی بەرهەمهێنانی فیلمەکە زۆر کێشەمان نەبوو چونکە ئێمە ئەو کەسانی کە کارمانەکرد لەسەر سێتی فیلمەکە هاوکار ساڵح و لیلیان ئەمیر و کاک حەمەد تۆفێق خۆی بەرحەڵ جۆرێک هاوبیر بووین لەسەر فیلمەکە و پێشووتر مناقشەی زۆرمان کردو لەسەر فیلمەکە بۆی لە کاتی پرۆداکشنە کەمترین کێشەمان بۆ بەڵام دواتر کێشەکان دروستە بێ بە تایبەت لە بڵاوکردنەوە کە ئێمە لە دوایەوەی کە فیلمەکە تەواو بوو زۆر داماوین بۆی کە چۆن ئەم فیلمە بۆ فستیواڵەکان بنێری چونکە ئەوە کارێکی تایبەتە کارێکی پسپۆرانەیە کە بە خودی فیلمساز بەڕاستی ناکرێت و خۆشبەختانە کۆمپانی ڕێتاو فیلممان ناسی لەگەڵیان قسەمان کرد و ئەوانیش بەدڵی ئاوەڵاوە هاتن فیلمەکەیان بڵاو کردەوە کێشە و بەرحەڵ گرفت زۆرە بۆ سینەما لە کوردستانە و بۆ بەرهەمێنان لە کوردستانە بەڵام ئیتر جیاوازی هەیە جیاوازی مەسەلەن بۆ نمونە بۆ پرۆداکشنە بچووکانەی کە هەن بە جۆرێکە بۆ پرۆداکشنە گەورەکان بە جۆرێکی ترە بەڵام بەگشتی کێشەیەکی بەرحاڵ ئەوەی کە سەرەکی هەیە لە فیلمسازی لە کوردستانە بەڕاستی پێم وابێت کە خودی فیلمەکانن کە بەرحاڵ هیوادارم بتوانین لە داهاتووە فیلمسازان فیلمی باشتر بەرهەم بێنن و بەرحاڵ بابەتێکی زۆر قوڵە نامەوێت لەم کاتە کورتا بچمە ناو دیتیل و ناو وردەکاریەکانی ئەمهینەوە مەسەلەن بۆ نمونە ئەتوانین ئاماژە بدەین بە ئەوەی کە ئیتر فیلمسازی کورد پێویستەکە بە گۆشەنیگایەکی تازەتر خوێندنەوەیەکی تازەتر بۆ بابەتەکان بکات ناو کۆمەڵگای کوردیە چ بەوانەی کە لە ڕابردووە لە مێژووی نەتەوەی کووردا وەکو ئەو تاوانانەوە و کارەساتانی کە بەسەر کووردا هاتوون وەکو هەڵەبجەوەن فال و یا تەنانەت بەرحاڵە و چیرۆکانەی کە کورد وەکو سەروەری تۆماری کردووە لە بزوستنەوەی ڕزگاری خوازانی گەلی کووردا پێویستە کە بەرحاڵ فیلمسازی کورد خوێندنەوەی تازەی بێت بۆ ئەم شتانە هەم لە ڕوانگەی ناوەڕۆکیەوە و هەم لە ڕوانگەی فۆرمیەوە پێداچوونەوەی بکات بە و بابەتانە باشە کەواتە باسی ئەو نەهامەتیانەی کە بەسەر گەلی کووردا هاتووە باست کرد ئەگەر بین بیتافۆریکێک بکەین لە نێوان سینەما و پەنجەرە ئەبێت سینەمای کوردی چ پەنجەرەیەک بێت بۆ ناساندن یاخود دروستکردنی پەنجەرێک لەسەر دیوارێک کە کەس کورد نەناسێت و لە ڕێی ئەم تراژیدیانی کە بەسەر کوردەوە هاتەوە پەنجەرێک بێت بکرێتەوە بەڕووی خەڵکە بۆی کە بتوانێت لە ڕێی سینەماوە کورد بناسرێت گرنگی سینەما بۆ کورد چییە کەواتەوە بێت سینەما لە ڕاستی تانگەرەکە لەوانەیە و پرسیارە لە هەر کەسێک لە هەر فیلمسازێک بکەی بە جۆرێک وەڵام بداتەوە بەڵام سینەما من هەمیشە وتومە لەگەڵ ناو هاوڕێیانما سینەما بۆ من وەکو چەکێک وایە بەڕاستی کە ئەتوانم بەرحاڵ لە کاتی خۆیان بەرگری پێ بکەم و لە کاتی خۆشیان هێرشی پێ بکەم بە دروستکردنی ئەو فیلمانێکی لەسەرەوە بابەتانەیە خودی کارەساتەکان یا ئەو چیرۆکە سەروەریانیانە بەڕاستی سینەما گەورەترین چەکە بۆ کورد کە پێویستە بەرحاڵ حکوومەتی هەرێمیش بە ئستراتیژیەکی کولتوری و ئستراتیژیەکی باشەوە لە داهاتوویەکی نزیکە هەنگاو بنێت بۆ ئەم هونەرا و ئەم پیشەیە کە ئەتوانێت زۆر سوودی لێ ببینێنێتەوەی کورد بەڵام ئەوەی کە بەرحاڵ دیسان تۆ چۆن ئەڕوانیت ئەم پەنجەرە چۆنەکەیتەوە ڕوو بە دنیای دەرەوە کە ئەم پەنجەرە لەناو ئەم دیوارە دابنیت و بیکەیتەوە ڕوو بە دنیای دەرەوە ئەوەش بەرحاڵ جیاوازە بەداخەوە فیلمسازی کورد زۆر هاوڕان نین بەنسبەت ئەو کردنەوەی ئەو پەنجەرە یا چۆن بیکەنەوە ئەو پەنجەرەوە چی نیشان بدەن لە ئەم دەلاقەوە کە ڕوو بە دەرەوە کرێتەوە بەڕاستی هاوڕان نین هەندێک فیلمسازن کە بەڕاستی سوئیستفادەیەکەن لەو کارەساتانە و لەو تاوانانەی کە بە نسبەتی کوردەوە ئەنجام درا و لە فستیواڵەکان خەریکن سواڵی خەڵاتی پێەکەن هەندێک فیلمسازیش هەیە بەرحاڵ نەناو دڵی ئەو کارەساتانە دێت چیرۆکی سەروەری کورد چیرۆکی سەروەری تاکەکان لە کارەساتەکانە نیشانەدات و لە هەمان کاتا کە خەریکە کارەساتێک نیشانەدا ئەوەش نیشانەدات کە ئینسانی کورد سەر ڕایەوەی کە ئەو هەموو نەهامەتی بەسەر هاتووە بەڵام ئەنسانێکی
سابجکتیڤە ئینسانێکە کە توانێت بیرکاتەوە کە ئینسانێکە توانێت کاریگەری بێت لەسەر داهاتووی خۆی و داهاتووی کۆمەلگای خۆی و بەرحاڵ ئەتوانێت لەناو ئەم دنیا وەکو کاراکتێرێک وەکو مرۆڤێک ئێمە بەرحاڵ بیبینین کاراکتری کورد. باشە ئەدریس عەبدی دەرهێنەر ئەم بەیانیە لە سلێمانی و میوانی ئێمە بوویت لە بەیانی 24 سپاس دەکەم. زۆر سپاس بۆیە و ئەگەر ئیجازەم پێ بدەن زۆر سپاسی کاک قادر جەلال و کاک ڕامیاریش بکەم کە لەم فیلما زۆر یارمەتی ئێمەیانداوە سپاس بۆ ئەوانیش و سپاس بۆی وەش بۆ ئەم دەرفەتەی ڕوخسانتان. سپاس بوت. خاوەندارەتی کێڵگە کشت و کاڵی بۆ زۆر کەس کە حەز بەکاری کشت و کاڵ بکات خەونە بۆ خێزانێکی جوتیاری یاخود بۆ خێزانەکانی جوتیارەکانی لادەکانی ئوسترالیاش ئەمە خەونێکە. خاوەندارەتی بیانی لە ناوچە کشت و کاڵەکان باڵادەستە بەڵام ئێستا دەرفەت بە خەڵکی ئەو ناوچەیە دراوەکە مڵک بکڕن ببنە خاوەن کێڵگەی کشت و کاڵ. ئەم زەویە بە پیت و سەرسوڕهێنەرانە لە باکووری ڕۆژئاوای تاسمانیا و بەرهێنان لە هەموو جیهانەوە ڕاکێشاوە. بەڵام بەهۆی کۆنتڕۆلی کۆمپانیا و قەوارە بیانیەکان پێشتر زەحمەت بوو جوتیارە گەنجەکانی تاسمانی زەوی خۆیان هەبێت و ببنە خاوەن کێڵگەی کشت و کاڵی. لەگەڵەوەشدا ئەو خەونە دەتوانێت ببێت بەڕاستی جۆرێکی تایبەت لە کۆمپانیا کە پێی دەوترێت کێڵگەی سەربازنەیی پارە زیاد دەکات لەوە بەرهێنانەکانی ناوخۆ بۆ کڕینی مڵکەکان و پاشان بە دوای کەسانێکدا دەگەڕێت بۆ بەڕێوەبردنیان و پاشان لە خاوەندارەتی دەبنە هاوبەش. بۆیە کۆمپانیاکە هانی خەڵکی دەدات کاریان لەگەڵدا بکەن. لە کۆتاییدا دەتوانن بە زۆر کەمەوە دەست پێ بکەین بە تێڕوانینی کات بۆ خاوەنداری مانگا دروست بکەن و لە کۆتاییدا ئامانجی ئێمە ئەوەیە بیان بینین دەست بکەین بە خاوەنداریکردن لە چەلگەکە. ئێستا سامان دروستکراوە بۆ خاوەن چەلگەکان. ئەگەر دەتەوێت سامان بۆ کۆمەڵگەکە دروست بکەیت ئەوە خاوەنیەتی کار ئاسانی و دەرفەت بەردەستە. کۆمپانیای کێڵگەی بازنەیی دەڵێت جەخت لەسەر ڕخساندنی دەرفەتەکان بۆ خەڵکی ناوچەکە دەکاتەوە. ئەوان دژی خاوەندارەتی دەرەکی نین. بەڵام ئەمەوە کێشەیەکی مشت و مڕنەکراو لە ناوچەکەدا دەمێنێتەوە. بۆیە دەبێت خەڵکی ناوچەکە مافی خاوەندارەتیان هەبێت. بریکارێکی خانوبەرە دەڵێت ئەمڕۆ زۆربەی کڕیارەکانی خەڵکی ناوخۆن. دەبێت و بەرهێنەرە بیانیەکان چاوەڕێ ڕەزامەندی ئەنجومەنی و بەرهێنانی بیانی بن کە ئەم کۆسپەتەڕادەیەک بیانیەکانی لە بازار دوورخستوتەوە. بازار بەهێزە و کڕن و فرۆشتنی خێرایە. مڵکەکان خێراتر دەفرۆشرێن بە خەڵکی ناوخۆی وەک لەوەی لە ڕابردوودا ئەنجامیان داوە. ئەگەر لە ڕابردوودا خەڵکیم ناوچەیە وەک کرێکار لەم کێڵگە بەبیتانە کاریان کردبێت ئێستا دەرفەتی گونجاویان لە بەردەمدایە بۆ خاوەندارێتی کردن. بۆیە خەڵکی بە سەلیقە و حەزێکی زۆرەوە بە کاری ئاژەڵدارێتیەکەیانەوە خەریکن بە ئامانجی قازانج و بەرهەمی زیاتر و بەرهێنانی بەرهەمە شیرەمەنیەکان نەک وەک ڕابردوو تەنیا بەرامبەر بڕێک کرێ کار بکەن. وەک دەبینین کە لە جیهان ژنان دەستێکی باڵایان لە ئەنجامدانی هەموو کارەکان هەیە کە پیاوان دەیکەن. ئێستا توانین تا ڕادەیەک بڵین هیچ جیاوازیەک نییە لەو کارانی کە ژنان دەیکەن لەگەڵ پیاوان دەیکەن کە پێشتر ژنان نیانەکرد. ئێستا جیاوازی نەماوە ژنان و پیاوان دەتوانن هەمان کار بکەن. هەندێک کار هەیە کە پێویستی بە هێزی بازۆوانە ڕەنگە ژنانێکی کەم بتوانن ئەنجامیان. بەڵام لە شاری ئەسیوت لە باشووری مسر ژنە ئەندازیارێکی میکانیکی ئۆتۆمبیل خولێکی فێرکردن و ڕاهێنانی بۆ کچان و ژنان کردووە دەیوێت ئەو جیاوازێش نەهێڵن. دەسەر زانیاریەکان کە سەرەتایی بن چۆنەتی کارکردنی ئۆتۆمبیل چۆن چاکی بکەنەوە و هەندێک کێشەی بچووکیش چارەسەر بکەن ئەو ڕاهێنانیان پێکات. بەشداربوانی خولەکەش ئەڵێن کە دەیانەوێت لەم ڕێگەوە ڕوانینی ئەو کەسانە بگۆڕن کە پێیان وایە کچان و ژنان تەنیا شارەزای ئەو کارانن کە تایبەتە بەهی ژنان. شارەزای هیچ شتێکی ئۆتۆمبیل نین و تەنیا شۆفێری دەکەن. با پێکەوە بینەربی. خەریکی فێرکردن و ڕاهێنانی کچان و ژنانە لەسەر زانیاریە سەرەتاییەکانی چۆنیەتی کارکردنی ئۆتۆمبیل و چاکردنەوەی هەندێک کێشەی بچووک. ڕیهام دەرچووی ئەندازیاری میکانیکی ئۆتۆمبیلە لە شاری ئەسیوتی باشووری مسر نیشتەجێیە. دەیەوێت لەم ڕێگەیەوە خزمەتێک بە ئافرەتانی شارەکەی بکات. الموجب الأول بحط دايما الموجب
وبعد كده السلم. من خلال الشغل بتاعي اكتشفت بەهۆی کارەکەمەوە زانیم هەندێک کێشەی بچووک هەیە لە ئۆتۆمبیلی خانمان بەڵام بەهۆی کەمی زانیاریەکانیان کێشەکە گەورە ئەبن بۆی بیرم لە چارەسەری کردەوە بەتایبەت کە ئێستا ژمارە شۆفێرانی ئافرەت زۆر بووە بڕیارم داخولێکی ڕاهێنان بۆ هەندێک کاری چاکردنەوەی سەرەتایی بکەمەوە. ریهام دەڵێت سەرەتا خەڵک کاری فیتەری ژنانیان بەلاوە پەسەند نەبووە بەڵام ئێستا تێڕوانینیان گۆڕاوە. لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکانیشەوە هەندێک لە کچان و ژنان پەیوەندیان پێوە کردووە بۆ ئەوەی بتوانن سوود لە خولی سەرەتایی چاکردنەوەی ئۆتۆمبیلەکانیان ببینن. اغلبنا بيسوق العربيه وما عندناش اي فكره عن اي حاجه زۆربەمان تەنیا شۆفێری دەکەین بەبێ ئەوەی هیچ زانیاریەکمان لەبارەی ئۆتۆمبیلەوە هەبێت بۆیە ئەم خولە زۆر بە سوود و گرنگە بۆ ئەوانەی دەیانەوێت زانیاری سەرەتایی لەبارەی چۆنیەتی کارکردنی ئۆتۆمبیلەوە هەبێت. بەشداربووانی ئەم خولە دەیانەوێت لە ڕێگەی ئەم هەوڵەیانەوە ڕوانینی بەشێکی کۆمەڵگە بگۆڕن کە پێیان وایە کچان و ژنان هیچ لە ئۆتۆمبیل نازانن یان ڕەخنە لە چۆنیەتی شۆفێری کردنی ئافرەت دەگرن. ڕەنگە زۆر جاربیر بکەینەوە بڵین ئێمەیتر زۆر ئەزانین و بەسە ئەمەیتر کۆتایەکەیتی بەڵام کە بابەتێکی ئاوها دەبینی دەزانی کە هێشتا زۆر شت هەیە کە نایزانین بۆیە هەمیشە لە هەوڵی فێربوون ببن و هەوڵی ئەوە بدەن کە زانیاری نوێتانە بە ئیتر هەر بوارێک بەشێکی شتێک بزانن ئەوە ئیتر هەر باشە بە کەڵکتان دێت. زۆر سپاسانەکەم هیوادارم پرۆگرامی ئەمڕۆژ بە کەڵکیەوە هاتبێت تا بەیەگەشتنەوەکی تر لە بینی من و ئێوە بەخواتانە سپێرم ماڵ.